پشتیوانی لە هەڵوێستی خۆڕسکانی مامۆستایان و فەرمانبەران دەکەین لە بەردەوامیدان بە نەچوونەوە هۆڵەکانی خوێندن و فەرمانگەکان. دووەم، پێویستە دەسەڵات ڕۆژی موچە دیاری بکات لە کاتی خۆیدا کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەبێت و پێویستە مامۆستایان و فەرمانبەرانی گرێبەست بکرێنە هەمیشەیی بە پێی یاسا. سێهەم، پێویستە حکوومەت و پەرلەمانی کوردستان میکانیزمێک دیاری بکەن بۆ گێڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان و بە یاسایی کردنی کە بە پاشکۆیەک وردەکاریەکەی ڕادەگەیەنین. چوارەم، دەبێت دەسەڵات بەو بارگرانیەدا بچێتەوە کە بە ناوی باج و ڕسوماتەوە سەپاندوویەتی بەسەر هاوڵاتیان و کاسبکاران. لێرەوە ڕای دەگەیەنین کە سبەی سێشەممە خۆپیشاندان و ڕێپەیوانی فراوان بەڕێوە دەچێت کاتژمێرنۆ لە بەردەم دادگای سلێمانی و لە ئەگەری بەکردار نەبوونی بەڵێنەکان لە هەفتەی داهاتوودا هەڵوێستی توندی سەرتاسەریمان دەبێت لەگەڵ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان. هاوکارمان بن لە قۆناغی داهاتووی خەباتی مەدەنی تا ئەو کاتەی دەسەڵات لە بەردەم داواکانتان بەچۆکا دێت سەرکەوتوو بێت ئیرادەی پۆڵایەنی گەل لیژنەی بەڕێوەبردننی خێوەتگەی ناڕەزایی 2/4/2018.